خی گەورە سڵاوتان لەبێت بنێرانی بەڕێز و خۆشەویست جارێکی دیکە سەرۆکایەتی پەرلەمانی عێراق دەرگای خۆکاندیدکردنی بۆ پاڵێوراوانی سەرۆک کۆمار کردەوە و لە ڕۆژی چوارشەمەوە دەست پێ دەکات وەرکەسێک کە خوازیاریەوە بێ خۆی بپاڵەوێت بۆ مەرجەکان تیابێت دەتوانێت خۆی کاندید بکات. دووبارە ئەم پرۆسی دووبارەکردنەوەی ئەم پرۆسە ئێستا ناکۆکی دروست کردووە نێوان لایەنەکان بەشێکی بە یاسایی دزان بەشێکیش بە نایاسایی. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر وردەکاری بڕیارەکەی ئەمڕۆ و مەسەلەی چاکبەستنی هەڵبژاردننی سەرۆک کۆمار و یەکلانەکردنەوەی سەرۆک وەزیرانیش دەکەین لەگەڵ هەرێک لە بەڕێزان محمود ڕەزا ئامین و زانە ڕۆسایی ئەندامانی پێشووی پەرلەمانی عێراق سوپاسی ئامادەبوونتان دەکەین. کاک محمود بەخێر بن لەگەڵ بەرزتانەوە دەست پێ بکەین. پێ دوایە دووبارە دەرگای خۆکاندیدکردنەوە بۆ سەرۆک کۆمار لەسەر داواکاری کێبوو بە یاخود دیارە یاخود ئەمە لە بەرژەوەندی کێدەیە ئەم دووبارە پرۆسەیە دەست پێکردنەوەی خۆی لەوە ئەچێ ئەوەی پێوتێ ئێستا ناویان ناوە ئەغلەبیەی وەتانی لەوە ئەچێت ترسیان لێ نیشتوێ هەر سێلایەنەکە کە محکەمەی ئیتیحادی ناوی کاگوشار دەربێنە لە ناو لیستی پاڵێوراوەکانە لەبەرەوە ئەمە خەرقی قانونە تەواو مادەی سێ لە قانونی ژمارە 8 ساڵی 2012 ئەحکام تەرشیح لمەنسەب ڕئیسی جمهوریە کە ئەم قانونە لەسەر داوای مادەی 69 دەستور دانراوە. تەنیا سێ ڕۆژەیە کە لە جەلسەی یەکەمە کە دوای ئەوەی دەستەی سەرۆکاتی هەڵەبژێرێ لە ماوەی هینەکە ڕئیسی پەرلەمان ئیعلانی هینەکە خۆپاڵاوتنەکە لە ماوەی 30 ڕۆژە بێ ناوەکان تەقدیم بکرێن. لەوە زیاتر نییە. ئەم تەنیا لەو ماوەیە تەبعاً ئەو 3 ڕۆژ هەیە بۆ هین 3 ڕۆژ هەیە بۆ ناوەکان کە خۆیان و مەلەفیان و سیڤیەکانیان و موئاهەلاتیان لەگەڵ بەڵگەنامەکانی کە مەرجەکانی هینیانتیا مەرجە دەستوری و قانونیەکانتیان تایە بۆ ئەوەی ببن بە پاڵێوراوی سەرۆکی کۆمار ئەوانە ئەبێ بەس بۆ چون بەرزوتە دووبارە دەرگایکردنەوە بۆ خۆپاڵاوتن ناسی ناقانونی بەس لە بەرژەوەندی کێ و پێ دوای لەسەر داوای کێ بووە؟ ناڵێم لە دیارە ینی لە بەرژەوەندی هینا ینی کاندیدەکەی پارتی لەوە ئەچێت ترسی لێ نیشت بێشکە هەر پارتی نییە ینی ئەم ئێستا ئەغلەبیەی کە دروست بووە پارتیە تەیاری سەدریە لەگەڵ ئیتیلافی سیادا وەی سونەکان حەزم و تەقەدوم بە یەکەوە ئێستا هینێکیان هەیە هاوپەیمانیەکیان هەیە یانەوێ پاڵێوراوەکانی هەرسێکیان ئەوە بۆ هین بۆ دەستەی سەرۆکاتی پەرلەمانتیان پەڕان هەرسێکیان بۆ سەر کۆمار یانەوێ بە یەک هین بە یەک ینی لەسەر ناوێک ڕێبکەون لەوە ئەچێ ترسیان لێ نیشت بێ کە محکەمەی ئیتیحادی ناوی کاگوشار دەربێنێ کە ناوی ئەوی دەرهێنا پارتی ئینی نامێنێ کاندیدی نامێنێ ئەمە تەنیا بۆ ئەوەیە لەو فتەیە ڕێبکەون یاخود کاندیدێکی کە بۆ هین بەڵام نائیبێک ئەمڕۆ تانەیە لەو هینە ینی لەو بڕیارێ تانەیەشی بەرز کردەوە بە محکەمەی ئیتیحادی باسم خەشاب یەکێکە لە نائیبە سەر هینا ینی پەرلەمان سەربەخۆکان خەڵکی دیوانیە شوێنی دیوانیە یا واستە نازانم خەڵکیەکی لەو شوێنانەیە ئەمڕۆ تانەیە لە محکەمەی ئیتیحادی کە ئەمە شتێکی ناقانونیە جا نازانم محکەمەی ئیتیحادی هەیە جار بڕیاری سیاسیش دەرەکە و ناحەقیشی نییە چکە وەزعێکی لە ینی تەبیعەتی محکەمەی ئیتیحادیش بەشێکی قانونیە بەشێکی سیاسیە بەسەر چاوەڕێ دەکرێت پارتی دووبارە ئەو شارزێباری کاندید بکاتەوە یاخود دەڵێن یەکشەممە دادگای فیدراڵی کۆ دەبێتەوە و بڕیار هەندێک زانیاری هەیە گوایە یەکشەممە کۆ دەبێتەوە. ئەگەر دڵنیا بوونایە لە 100% لە دووشت دڵنیا بوونایە لە 100% دڵنیا بن لەوەی کە وشیار ڕەفز ناکرێ ئەو هینە ئەو مەجالە ناکەنەوە بۆ ئەوەی کاندیدی کە خۆی بپاڵەوە کاندیدی کەش خۆی بپاڵەوە بە تەنیا پارتیە یەکێتی کاندیدی تاوەکو ئێستا تا دوای ئەمەش یەکێتی هەر سوورن لەسەرەوەی کە دکتۆر بەرهەم کاندیدی ئەوان ینی ئەوان دەستکاری ناکەن تا بڵێ لەبەر خاتی ئەوانیشە ئەگەر ڕێژکەوت بن لەگەڵ ینی ئەویان نازانم ئەویان ئەگەر لە پارتی یەکێتی ڕێکەوت بن چکە ڤیتۆ لەسەر دکتۆر بەرهەم هەیە لەلایەن پارتیەوە
تقریبان هینە جێگەکەی وشیار زێباریش غەرغەرەی لەسرە بەهۆی ئەو هینەی لە هینی بڕیاری وەلائیەکە هی محکمە ئیتیحادی قابلی ئەوەیە ئەمڕۆ مەلەفەکەی ڕۆشتەوە بۆ محکمە لەبەر ئەوە قابلی ئەوەیە محکمە هینی بکە ینی بڵێ تۆ هینتیانە مەرجی سێمی دەستوری و قانونیەکەشی تیانە لەبەر ئەوە ڕەنگە بۆ هەردووچیان بێ یا بۆ ئەوە بێ هەردووچیان کاندیدیان هەبێ یا خودت ڕێکەون هەردووچیان لەسەر کاندیدێکیکە ئەوان دکتۆر بەرهەم کێشنەوەی هێچکە تەرشێکەکەن بۆ ئەوی بێ بە هینە بە کاندیدی تەنیای هەردوو لایەنە گەورەکەی کوردی لە بەغا ئەم دوو احتیمالە هەیە یا ئەوەتانێ دکتۆر بەرهەم و وشار هەردووچیان سەحب بنەوە یەکێتی کاندیدێکی کە تەرشیحەکە یا خۆت پارتی ترسی هەیە کە وشار زێباری چز بکرێ لەبەرەوە پێویستی بەوە هەیە شێشکە بخاتە ژێکی. سپاس دەکەم کاک زانا سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێژ لەبیرم چوو سپاسی زۆرم بۆ ینی سڵاوی زۆرم بۆ کاک زانا برادرم. سپاس دەکەم کاک زانا سەبارەت بە وەکو یاساییەک ئەوەی کەمڕۆ سەرۆکایەتی پەرلەمانی عێراق دووبارە دەرگای خۆپاڵاوتنی کردوتەوە دەمانوێت خوێنەوەیکی یاساییمان بۆ بکەی ئایا دەستوریە یاخود نادەستوری چکە ئێستا دابش بوون بەشێکیان دەڵێن دەستوریە بەشێکیان دەڵێن نادەستوریە مەسەلەی دەستور تایبەت بە سەرۆک کۆمار و یاسای هەڵبژاردننی سەرۆک کۆمار بڵێن چیمان پێ دەڵێت. بە ناوی خوای گەورە میهرەبان سڵاوڕێز بۆ جەنابی کاک مەحموود و جەنابت و هەموو بینەرە بەڕێزەکانیش بێگومان ئەوەی لە عێراق ڕوو دەدات پێشێرکردنی دەستور و یاسا بە ئاشکرایی دەبینرێت بۆ بەرژەوەندی هەندێک هێزی سیاسی براوە یان دەستڕۆیشت و خەریکە دەستوری عێراقی کە چەترێک بوو هەموو عێراقیەکانی کۆ دەکردەوە و هەمویان لەسەری ڕێک بوون بەڵام کاتێکە دەقێکی دەستوری لە بەرژەوەندی هەندێک لایەن نابێ ئەم دەقە پێشێل دەکرێت و هیچ کەسێکیش نییە ئیزراعات بکا بەرامبەر ئەو هێز و لایەن و ئەندام پەرلەمانانەی کە خەرقێکی دەستوری دەکەن چکە خەرقی دەستوریش نابێ لە وڵاتێک کە قانون تێدا حاکم بێ بە ئاسانی تێپەڕێ بەسەر کەسەکاندا ئەو کەسانێک ئەبنەوەی خەرقی دەستوری ئەم دەزانین ئێمە مادەی 68 تا مادەی 75 لە دەستوری عێراقی ئەحکامەکانی دیاریکردنی سەرۆکی کۆمار و هەردوو جێگرەکەی تێدا بەڕوونی و ئاشکایی تێدا دیارە و مەرجەکان دیارن و ماوە دەستوریەکانیش کۆتاییان پێهاتۆ و هیچ ڕێگایەک نەهێڵدراوەتەوە بۆ تێپەڕاندنی ئەو ماوە دەستوریانە بە شێوێکی ئەوتۆ کە ماوە دەستوریەکەگە بەسەر سوو دەستوری عێراقی هیچ چارەسەرێکی دانەناوە لەبەرەوەی بە هیچ شێوێک دانەرانی دەستوری عێراقی ئەو ئیحتیمالیان دانەناوەکە ڕۆژێک بێ ئەنجومەی نوێنەرانی عێراق پابەند نەبێ بەم ماوە دەستوریەک کە بۆ دیاریکراوە 30 ڕۆژە بەداخەوە لە عێراق مؤسساتەکان و حیزبەکان فێر بوون ماوە دەستوریەکان دەگەین لە ئاخر ڕۆژ لە ئاخر ڕۆژ کارەکان دەکەن بۆ نمونە کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەران بۆ دیاریکردنی سەرۆکی کۆمار بۆ دەبێت لە 7 مانگ بێ بۆ لە 5 مانگ نەبوو لە 3 مانگ نەبوو بۆ نمونە بۆ دەخەنە ئاخر ڕۆژ یعنی ئەمە ئیرادێکی سیاسی هەبووە لە ڕۆمناس مەسەلە سیاسەکان زیاتر ئەمە وەکو یاساناسێک و پارێزەرێک جەخت لە دەقە دەستوریەکان و قانونیەکان دەکەمەوە دەتوانم بە ئاشکرا ڕای بگەێنم کە ئەو ڕاگەاندنەی سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕایگەیاند ئەمڕۆ و گوتی دەرگای خۆ کاندیدکردن دەکەینەوە بۆ سەرۆکایەتی کۆمار بە پاڵپشت بە حکومەکانی یاسای ژمارە 8 ساڵی 2012 جورئەتی ئەوەیان نەبوو بڵێن کامە مادە لە یاسای ژمارە 8 ساڵی 2012 ڕێگای داوە بە دووبارەکردنەوەی دەرگای خۆکاندیدکردن بە شێوەیەکی گشتی گوتیانە پاڵپشت بە حکومەکانی یاسای ژمارە 8 ساڵی 2012 کە یاسای کاندیدبوونی خۆکاندیدکردن و دەرگای کاندیدکردن بۆ سەرۆکی کۆمارە هیچ مادەیەک لە یاسای ژمارە 8 ڕێگا بەوە نادا دوو جار دەرگای کاندیدون بکرێتەوە یەک جارە و کاندیدەکان دیارن و وازح و ئاشکرانە و سیڤی خۆیان پێشکەش کردیە و ڕاگەیەندراون و مەرجەکانیان تێدا بە و ئیتر تەواو
هیچ دەرسێکی قانونی و دەستوری نییە بۆ دووبارە کردنەوەی دەرگای خۆکاندیدکردن و لە یەکەم تانە کە لە بەردەم محکەمەی اتحادی ئەگەر تۆمار بکرێت و برای بەڕێزم کاک محمود وتی ئەمڕۆ تۆمار کراوە هەر کاندیدێکی سەرۆکایەتی کۆماری هەندامێکی پەرلەمان تانەیەک پێشکەشی محکەمەی اتحادی بکاتن زۆر بەڕوون و بە ئاشکرای دیارە کە ئەم ڕاگەیاندنەی سەرۆکایەتی پەرلەمان پێچەوانەی دەستورە و پێچەوانەی یاسای ژمارە 8 ساڵی 2012. باشە ئەی کاکزانە چی لێ بەسەردێ مادەم ئێستا گەرتانەی لێ بدرێ و بڕیارەکە بەڕێز دەڵێ دووبارە دەرگای خۆپاڵاوتن ئەگەر کراوەتەوە نادەستوریە ئێستا تانەی لێ برێت چی لێ دێنی مەسەلای هەڵبژاردننی سەر کۆمار کاندیدەکانی پێشوو دەمێننەوە ئەی چارەسەر چییە بڵێن؟ هەمان پرسیار دەکرێت باشە کە دەرگای خۆکاندیدکردن دەکرێتەوە ئەدی کاندیدەکانی تر چ بکەن سەر لە نوێ سیڤیان پێشکەشکەنەوە هیچیان نەگوتووە ئایا ئەوانە تەواو دەبێت ئەگەر سەر نوێ تەقدیم نەکردن و حسابیان بۆ ناکرێت ڕوون نییە بارحاڵ محکەمەی اتحادی وەکو برای بەڕێزم کاک محمود گوتی لە مووقیفێکدانەکە لا يحسد عليه مووقیفێکە لە عێراقێکی پڕچێشە و ئالۆزی و دەستێوەردانی نێودەوڵەتی و چێشمەچێشمی هێزە سیاسەکان و نەرمینە نواندنیان بۆ یەکتر لێرەدا ئەگەر هاتوو محکەمەی اتحادی بڕیارێکی تەواو دەستوری و قانونی بدا ئەبێ بڵێت کردنەوەی دەرگای کاندیدبوون بۆ جاری دووەم هیچ ئیسیناد ناکەتە سەر هیچ نەسەکی دەستوری و هیچ نەسەکی قانونی فەراغێکی تەواوەیە لەبەرەوەی لە دەستوری عێراقی هیچ احتیمالێک بۆ دانەندراوە ئەم سی ڕۆژە تێپەڕێ و سەرۆک کۆمار دانەندرێت ڕەنگە ئەوەش نەقسەکی تەشریعی بی یعنی بەڕای من ئەگەر تعدیلی دەستوری عێراقی بکرێ ئەبێت نەسێک دیاری بکرێت دوای تێپەڕبوونی ئەو سی ڕۆژە ئەگەر ئەنجومەی نوێنەران نەیتوانی سەرۆکی کۆمار هەڵبژێردرێ بۆ نمونە ئەنجومەی نوێنەران هەڵۆشێتەوە هەڵبژاردنێکی تر بکرێت لە بەرەوەی یەکێک لە ئەرکە هەرە گرنگەکانی نەتوانی ئەنجام بدا پاشان ئەو ئەندامانی پەرلەمان هەر هەمویان بە پێی مادەی 50 لە دەستوری عێراقی سوێندیان خواردووە لە سوێندەکەش لە کۆتایەکەی دەرێ وأن أطبق التشريعات بأمان وحيادية دستوري شيكك لتشريعات كان وقانون إجمالا هشتي شيكك لتشريعات كان عندما برلماني بريس سوين تان خواردوها ك بأمانته ببيلاني زي بزيب كان أو بأمانة زي بذكرنا أما بيلانيا براسي دتوان بلم أو عندما برلماننا دتوان دري لان محكمة اتحادية بەوەدا بندرێن کە سوێندیان شکاندووە کە سوێندی ئەندامبوونیان شکاندووە چۆن ئێوە بە شێوەشی ئەمین و بێلانانە نەتانتوانی یاسا و دەستور جێبەجێ بکەن بۆیە محکەمەی اتحادی دەبێ ڕێک بدۆزێتەوە ئێستاش بڕیارەکانی محکەمەی اتحادی هاوسەنجەشی پێوە دیارە لەبەرەوەی کە قەیرانێک دروست بخۆ دەبێت چارەسەرەکی بۆ بینرێتەوە هەمومان چاوەڕوانی ئەوەی بزانین محکەمەی اتحادی لەم زۆر ئەزمەیە چۆن بڕیارەدا باس دەکەم کاکزانە دواتەگەرم و لای بەڕێزت کاک محمود سەبارەت بۆی کە ئێستا پێ دوای سەرۆکایەتی پەرلەمانی عێراق جۆرێک لە لایەنداری هەیە ئەو بڕیارەش کە دەرکردووە جەناب و کاکزانەش دەڵێن هەر نادەستوریە لایەندارانە دەکات بۆ هاوپەیمانی سێقۆڵیە زۆر وازەحە ینی لایەنداری دەستی سەرۆکایەتی زۆر وازەحە لەبەرەوەی هەرسێکیان لە سێ کوتلن کە بەتەمان بە یەکەوە حکوومەت پێک بهێنن خۆی ئەمە یەکێکە لە خەلەلەکان لە ڕاستیە سەرۆکایەتی یعنی وەکو کاکزاناوتی سوێنی دەستوریەکەەوەیە کە سەرۆک بی و لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بی یا نائیبی هەمووی ڕئیسی جمهور ڕئیسی وزرا هەموو نائیبەکان عینەن سوێنی دەستوریە خۆن کە مادەی 50 دەستورە تۆ کە سوێن ئەخۆی بە بێلایەنانە من قانون و تەشریعات جێبەجێ ئەەکەم ئەبێ ئیتر حساب ئەوە نەکەیتەوە مثلا لە حیزبی فڵانی لە حیزبی سینی لە سادی بە قازانجی ئەو دەنگ بی ئەمە جۆرێکە لە حەنسی یەمین طبعا یەکێ لە هینەکاندنی سوێندەکەیە طبعا ئەوە دژی هەرسێکیان سوێندەکان شکاندووە من ئەوە محکەمە ینی ناچینە ئەوە یعنی چکە ئەوە قورسە بڕیارێکی قورسە من بڵێم سوێنیان شکانەوە بەڵام بەشێک لە سوێنەکەەوە ئەڵێ ئەبێ بەبێ لایەنانە بەڵام ئەم بڕیارە لە بێلایەن ناچێ چکە نە دەستور ڕێگەی پێەیە و نە قانونیش ئەوەی کاک زاناوتی هەموو ئەو مادانەی قانونی ژمارە 8 ساڵی 2012 مادەیەکی تیان نییە بڵێ ئەتوانێ
تۆ ئەگەر هینە لەو ماوەی ئەو سێ ڕۆژەیە یەکێکی نەبوو یان یەکێک نەتوان ڕابکرێ بەسەر کۆمار جارێککە دەرگای خۆپاڵاتم کەیتەوە شتیوا لە دەستورە هەیە و نە لە قانونا هەیە قانونەکەش بە واضحی لە مادەی سێی قانونی ژمارە هەشتا بە واضحی وتوێت ئێڵێ بۆ ماوەی سێ ڕۆژ بەیان هەیە سێ ڕۆژەکە تێپەڕی لەبەر ئەوە ئێستا ئەمە لایەنداریە ینی لایەنداریە کە لادانیشە لە نەسی سوێنە دەسووری باشە بەس سەبارەت بە دادگای فیدراڵی پێ دوای یەکشەممە هەندێک زانیاری هەیە بەم جوانە کەیسەکەەوە شار جێباری یەکلا بکاتەوە چونکە ئەگەر ینی قسەرەسەرەوە ئەگەر هەیە کە هەر بە پاکیش دەرچێ چونکە زانیاری هەیە دەڵێن پارتی هەندێک سەرچاو ڕۆژنامەوان دەڵێن هەرشەی بای کۆتی پرۆسی سیاسی دەکا گەر ئەم بڕیارە دژیکانی دەکەی ئەوان بێت ئەزانی وەک کاکزان ناوتی ینی محکەمەی ئیتیحادی طبعا محکەمەی ئیتیحادی وەکوتم خۆی بە دەستور و بە قانون تەنظیم کراوە و ئەرکەکانی دیاری کراوە لە ناو دەستورە بەڵام ئەرکێکی سیاسی زۆر قورسیشی کەوتۆتە ئەستۆ ینی دێچێک لە ئیشەکانی کە هین کە ینی دەستور نە لە قانونەکان نە لە دەستورە ئەوەیە کە ئەوان لە هین بکەن ینی اعتیباراتی سیاسی لە بڕیارەکانە بەکاربهێنن ئەمەیتیان نییە بەڵام ئەوان ناچارن چکە ئەبێ سلمی مشتەماعی بپارێزن ئەبێ ئیستیقرار بپارێزن لە بڕیارەکانیان نەبێ بە سەبەبی ئەوەی وڵات بە یەکجاری بشێوێ بەسەریەکە لەبەر ئەوە من نازانم ینی پێشبینیت بۆ کەیسەکەی و شار من زانیاریم نییە بەڵام خوێندنەوە من تەحلیلی ئەم بڕیارەی کە ئێستا سەرۆکی پەرلەمان دەری کردووە ئەمڕۆ من وای ئەخوێنمەوە یا ئەوەتانێ هیوایەکەیە یەکێتی و پارتی ڕێ بکەون دکتۆر بەرهەم بکشێتەوە وشیاریش غەرغەرەی لەسرە ڕێک یەکێتی و پارتی ڕێکەوتبن لەسەر ئەوی یەکێتی کاندیدێکی نوێ ینی پێشکەش بکە یاخود نەخێر ڕێکەوتن لە بینی ئەو دوانانیە پارتی ترسی هەیە لەوەی محکەمەی ئیتیحادی و پارتی زانیاری هەیە پارتی لەگەڵ سونەکان حەلبوسی و جەماعەت لەگەڵ تەیاری سەدری هەرسێکیان ئەندامیان هەیە لە ناو محکەمەی ئیتیحادیە لەبەرەوە ئاگاداری هەموو ناو محکەمەی ئیتیحادی یەکێتی ئەوەی کە ئەو سیناریۆیە کە ئەم پێکات ئەم محکەمە تازەیە پێکات لە ڕاستیا دوو کوڕیتایەکیشیان پارتی و پارتی ناردوێتی یەکیشیان یەکێتی و یەکێتی ناردوێتی ئەوانی تریش تیاری سەدری هەیەە حیزبی دەعوە هەیەتی هینەکە سونەکان هەیەە ئێستا زۆرینەی سونەکان لە ناو ئەم تەحالوفایانی نوێنەرەکەی ئەوان لە ناو محکەمەی ئیتیحادیە سەر بەم هینەیە سەر بەم گروپەیە پێدوێ ئەگەرێکی چاڕوان کرد مەبەستمەوەیە زانیاریان هەیە لەسەر کەیسەکەی وشار زێباری احتیمالە ئەوان نوتویان کەیسەکەی قورسە مشورشتێشی بکە باشە بەس پێدوێ ئەگەری پایکۆتی پرۆسی سیاسی پارتی دوور بێ لە عێراق ئێستا چونکە ئێستا باز دەکەن بە خوڵایی چوونەتەوە عێراق هەندێک سەرچاو باز لەوە دەکەن وەکو ئەگەرێک ئەزانی تووشی ئەحراجێکی زۆرە بن ینی بۆچی لەسەر کاندیدێک کە کاندیدەکە هینی لەسەر ینی غەرغەرەی بۆچی مەسەلەن پارتی هینی کەی نییە ینی کادرێکی کەی دەست نەئەکە و بیخاتە جێگەی ئەو ینی ئەم مینە تەعجیزیانە دوایی هینکردن ینی مقاطعەی عملی سیاسی لە بەغا لەسەر ئەوەی نوێنەرەکەی دەرناچێت تێناپەڕێ بە فلتەرە انسحابکە ئازەنجی لێ ناکە لە ڕووی ینی سومعی سیاسی زۆر لەکەدارە بێ ینی وڵاتێکە خاتە ئەزمەوە لە پێناوی کەسێکە و ئەمە باش نییە و من تەسەوەرم وایە ینی هەر سەرۆکی پارتی لە ڕاستیە بەشێک لە هینەکە ینی بۆ تۆڵەکردنەوەی بۆ تۆڵەکردنەوەی لەوەی کە ئەو دوو جار لە بەغا لەو خولەی ئێمەیە من و کاکزانە لە هەردووکمان لە خولی سێم بووی لەو خولەی ئێمەیە دوو زەربیان بەرکەوتەوە یەکێکیان ئەوەیە کە وشار زێباری وەزیری مالیە بوو لە ئستیجواب کرا و بڕوای نائیبە زۆرینە بڕوامان بە وەڵامەکانی نەبووی ئەقالە کرا لەسەر ئەوەی کە مەلەفی گەندەڵی هەیە دووەمیشانەوە بوو فواد حسێن مرەشەحی ئەو بوو وعدیاندا بووە بۆی دەرچێنن دەرنەچێن دکتۆر بەرهەم لێ بردەوە ئەم دوانە بۆ بە گرێشی دەرونی لە دڵی سەرۆکی پارتیە ئەوێ بەم طریقەیە تۆڵە بکاتەوە ناکرێت لە سیاسەتا بۆ تۆڵای کە بێ ئەمجار ناتوان یاریەکە ببەنەوە گۆڵەکەی خۆیان بکەنەوە ناڵم ئێستا ئەوە بەو طریقەیە گیریان خواردووە ئێستا تیاری سەدریش کەوتۆتە هینەوە تیاری سەدری ئەمڕۆ
جملة يعني تصريحي هنا حاكم زاملين بيني عليه لإستوى مكافحة كرني فساد دستي بيكردوا لإستوى باشا تو يشك هم عراقي كان نانوي مش كره كان زورينا يعني نامانوي نقل لسر اوي كغشار مان مدلنيه لسر اوي ملفي هي كما دام ملفي هي بو ملتك شو بو خوشتان احراج كان وكان دي كتان تقديم بس بعد كامل شغلنا او سياسي شتيكي سياسي نعم يعني او نوكا زانا هبدوك مال ابو انا سياسيا ايش هم بلغا كان بلغا وزاره كان خوي بو خراوه بردسي لا سرغاندالي سپاس دەکەم کاک زانە سەبارەت بە سەرۆک کۆمار ئێستا کە دووبارە دەرگای خۆپاڵاوتن کراوەتەوە سەرۆک کۆمار بڵین بەردەوام دەبێت تا سەرۆک کۆمارێکی نوێ هەڵدەبژێردرێت بۆ زامان ڕۆژ سەرۆک کۆماری عێراق دکتۆر بەرهەم داوای تەفسیری لە دەرگای دەستوری لە دەرگای فێدراڵی کردو لەسەر ئەم پرسە بێگومان ئەمە حاڵەتێش چاوەڕە نەکراو بوو کە بەسەر دامەزراوەی سەرۆکاتی کۆمار دەهاتووە مادەی 72 لە دەستوری عراقی باس لە ماوەی سەرۆک کۆمار دەکات کە دەڵێ ویلایەتی سەرۆکی کۆمار 4 ساڵی تەواوە لەو ڕۆژەوە دەست پێەکە کە سوێندی یاسایی دەخوا لە بەردەمی ئەنجومەی نوێنەران و کۆتایی دێت لەگەڵ دەستپێکردنی یەکەم کۆبوونەوەی پەرلەمانی تازە هەڵبژێردراو کە مەفروض وە لە کۆبوونەوەکە سەرۆکی کۆماری نوێ هەڵەبژێردرێت و کۆتایی بە ماوەکەی دێت و تەمان شەرعیەتی هەر سەرۆک کۆمارێک لەو پەرلەمانە وەرگیراوە کە هەڵی بژاردووە کە پەرلەمانەکە خۆی کۆتایی هات ئەویش کۆتایی پێدێ بەڵام مادە دەستوریەکە ڕێگای داوە لە بڕگەی دووە ڕێگای داوە بەوەی کە سەرۆکی کۆمار بەردەوام بێ لە ئەرکەکانی تا ئەنجومەنی نوێنەرانی نوێ دەست بەکار دەبێ و ڕێوشێنی هەڵبژاردننی سەرۆک کۆماری تازە هەڵدەبژێردرێ بەڵام مەرجێکی داناوە دەڵێ لە خاڵی با عەلا ئەن بەو شەرتەی کە لە ماوەی 30 ڕۆژدا ئەو سەرۆکی کۆماری تازە هەڵبژێردرێتەوە ئێستا ئەو مەرجە نەهاتە جێ 30 ڕۆژەکە تێپەڕی و سەرۆک کۆماریش هەڵ نەبژێردرا ئایا سەرۆکی کۆمار بەردەوام بێ لە ئەرکەکانی یا بەردەوام نەبێ لەسەرەوە ساسە ئەمڕۆ سەرۆکی کۆمار نامێشی ئاراستەی دادگای فیدرالی کردووە داوای ڕاوەکردن و شیکردنەوەی ئەو مادە دەستوریەی کردووە کە ئێستا بۆشاییەک پێیا بووە چی بکەین ئایا بەردەوام بێ لە ئەرکەکانی خۆی وەکو سەرۆکی کۆمار تا ئەم قۆناغەدە گوزەرێ و سەرۆک کۆماری تازە دەست بەکارە بێ یان چارەسەری دەستوری چییە؟ باشە کاک زانە دەوێت خۆی لە بەرپرسیارەتەکە بپارێزێ و تۆپەکە بخاتە ساحەی دادگای ئیتیحادی دادگای ئیتیحادی چۆنی بڕیاردایان چۆن یەکلا کردەوە پابەند دەبێت بەڕاستی ئێستا هێز و لایەنە سیاسیەکان خەریکن دەورێکی سیاسی بە دادگای فیدرالی دەبەخشن دادگای فیدرالی لە هەموو بابەتەکان دەینە نێوێ ئەم بابەتە ڕەنگە کێشەی سیاسیەکان بێ بەڵام دەوێت دادگای فیدرالی بێت چارەسەریان بۆ بکاتن خروقاتانی کە دەکرێت بۆ دەستور و ڕێز لەنان لە یاساکانی کە لە بخۆیان دەریان کردو لە پەرلەمان باشە بەس بە کورتی بێ سوپاس دەکەم سەبارەت بە ئەوەی ئەمڕۆ دەنگوەیەکە بوو گوایە سەرۆکی پەرلەمان محەممەد حەربوسی ویسپی دەسەڵاتەکانی سەرۆک کۆمار وەربگرێت وتیان هەڕەشەی لێکراوە و توانە قبول ناکەن لایەنەکان ئەمە ڕێی تێرەچێ یاخود هەر وەکو ساڵی 2010 بڕیارێکی دادگای فیدرالیە بوو سەرۆک کۆمار دەمێنێتەوە تا سەرۆک کۆمارێکی نوێ هەڵدەبژێردرێت یاخو سەرۆکی پەرلەمان دەتوانێت بێتە سەرۆک کۆمار و دەسەڵاتەکانی وەربگرێت لە دەستوری عراقی باس لە حاڵەتی بۆشاییبوون یان بەتاڵبوون یان خلوو لە مەنسەبی سەرۆکی کۆمار کراوە لەبەر هەر هۆکارێک بێ وەکو ئیستیقالەدان یان مردن یان بە هەر شێوێک بەتاڵبوون بەس ئێستا بەتاڵ نەبووە کەسێک هەیە لەم شوێنە بۆی حکومەکانی ئەم مادەیە جێبەجێ نابێ حکومەکانی مادەی خلوو بەتاڵبوونی پۆستی سەرۆکی کۆمار جێبەجێ نابێ هەتا بڵێن سەرۆکی ئەنجومەی نوێنەران ئەرکەکانی دەگرێتە ئەستۆ بە تایبەتیش ئێمە لە دەوڵەتێکداین کە دەسەڵاتەکان لێک زیان دەسەڵاتی جێبەجێکردن و یاسادانان و دادوەری استیقلالی هەیە لێک زیان ناکرێت دەسەڵاتی یاسادانان لە هەمان کات بەشێک لە دەسەڵاتی جێبەجێکردنیشی لە بەندەستداوێ بۆیە ئەم مادە دەستوریەت جێبەجێ نابێت لەم حاڵەتە و نەخێر سەرۆکی ئەنجومەی نوێنەران
ناتوانێت ئەرکەکانی سەرۆکی کۆمار بەڕێوە بە. باشە کە دووبارە هەرچەندە بەرە زووتت نایەسەیە مەسەرەی دووبارە دەرگای ئەوەی کەس کراوەتەوە بۆ خۆپاڵاوکن بەس مەرجەکان چین ئێستا ڕەنگە خەڵکێکە بێ دووبارە خۆی پاڵیان خەڵکی تر مەرجەکان چین هەم لە دەستور هەم لە یاسای هەڵبژارنی سەرۆک کۆمار بۆی کەسێک بیاوێ خۆی بپاڵەوێ. دەستوری عراقی لە مادەی 68 چوار مەرجی داناوە قانونیش دوو مەرجی دیکە زیاد کردووە لە چوار مەرجەکە مەرجی یەکەم دەڵێت پێویستە ئەو کەسەی خۆی کاندی دەکات بۆ سەرۆکی کۆمار عێراقی بێ و لە عێراق لە دایک بوو بێ لە دایک و باوکێکی عێراقی. لە مەرجی دووەم دەڵێت پێویستە ئەهلیەتی کاملی هەبێ واتە شێت نەبێ عاقڵ بێ و لەگەڵ ئەوەشدا تەمەنی 40 ساڵی تەواو کرد بیتن. لە مەرجی سێمدا باسی سمعەی پاک دەکات سمعەیەکی پاشی هەبێت و خبرێکی سیاسی هەبێ و شایدی بۆ بدرێ بە نەزاها و شایدی بۆ بدرێ بە عەدل و بە ئیستیقامە و بە پابەندبوون بە یاساکانەوە. لە مەرجی ئەخیریشدا لە دەستوری عێراقی باس لەوە دەکات کە محکوم نەبێت بە تاوانێکی ئابروبەر ئەمە ئەو سارمەرجەیە کە لە دەستور باسکراوە بەڵام لە قانونی ژمارە 8 سای 2012 دوو مەرجی کەش زیاد کراوە کە مەرجی شەهادەیە پێویستە شەهادەیەکی زانکۆی ئەوەلی هەبێواتە بەکەلۆریۆس کە دانی پێنراوە بێت لە جامیعەیەک بێت کە جامیعەیەکی اعتراف پێکراوە بێت لە عێراق و مەرجی ئەخیر و شەشەمیش ئەوەیە پێویستە بەبەر ڕێو شوێنەکانی ڕیشە چێشکردنی بەعسیەکان نەکەوێت و لە موساءلە و عەدالەت دەربچێ هیچ مەلەفێکی کۆنی نەبێ سەردەمی ڕژێمی ڕابردوو. ئەمە ئەو مەرجانەنە بۆ هەر کەسێک کە بیەوێ خۆی کاندیدکە بۆ پۆستی سەرۆکی کۆمار. بەڵێ سوپاس دەکەم دەگرم وڵات کاک محمود سەبارەت بە دەستپێشخەری بڕێنەماوی ڕابردوو دەستپێشخەری هەبوو بۆ ڕێخستنەوەی ناوماڵی شیعە یاخود بڵێنستا پارتی ڕێکەوتنیە لەگەڵ سەدر و لەگەڵ سونەکانە یەکێتی لەگەڵ چوارچێوی هەمانگیکان لە بەرێکدان بۆچی بۆ خۆیان لە ناو خۆیاندا پێک نایان بەڵام دەتوان لەگەڵیانی تر ڕێکەوتن بکەن هۆکارەکەی چییە بەوە چوونی بەڕێز؟ بڵێم چی خۆمان لەگەڵیان ناژینەوە یعنی لانی کەم من دەمێکە لەگەڵیان ناژین بەڵام من میلەتە لە 30 ساڵەوە کە دوای ڕاپەڕین لە نەوەتوەکەەوە هاتوونەتەوە مویان لەگەڵ ئاگاداری ممارەسەی سیاسەتی ڕۆژانەی ئەم دوو لایەنە ڕاستیە لەبەر بەرژەوەندی ینی شەڕی بەرژەوەندی جنا شەڕی بە هیچ جۆرێک ئەم شەڕە هیچ قازانجێکی میلەتی تیانەیە و هینەکە زۆریش سەیرە ینی ئەم سیاسیانە زۆر ڕوویان قایمە لە ڕاستیە کە هێنە سەر تەلەڤیزیۆن و لێدوانەیەن باسیەوەکەن مەسەلەن جاران کە هینە ینی کاک فواد حسین دەرنەچوو دکتۆر بەرهەم دەرچوو تیان جاوە چیە ئەوە مەنسەبێکی تەشریفاتی و هیچ نرخێکی نییە ئێستا شەڕی لەسەرەکەن و زۆر بە مهم نێزانن جاران یان و هیچی نێکی نییە ئێساڵێ ئێمە عێراقە گۆڕین لە ڕێگەی ئەگەر وچار زێباری ببێ بەسەر کۆماری عێراق ئێمە وەزعی عێراق زۆر باشەکەین تۆ لە لایەکەوە ئەڵێ دەسەڵاتەکانی تەشریفیە پێشتر کە لە خۆن نەبوو ئێستا بەم ڕیکلامە هاتوویتە پێشێ ئەگەر بوشیار زێباری بچێتە جێگەی دکتۆر بەرهەم وەزعی عێراق زۆر باشەکەن ئەوان و ئەیبەنەوە ناو ئامێزی نیشتیمانی عەرەبیەوە ینی عێراقا بنەوە بەناو ئامێزی ینی ئەمانە هەمووی ڕێکلامی سیاسین و من نازانم کاک بوشیار چ عەسایەکی سحری پێیە بتوانێت ئەو دیعاینەی ئێستا ئەیکا و لێدوانی خۆیەتی ئەڵێ من عێراقا بۆمەوە ناو ئامێزی وڵاتانی عەرەبیە بە شەرتی ئەوان بە تەمای تەلاقدان بوون ڕفراندۆمیان کرد بۆ ئەوەی لە خۆیان لە بەغا تەلاق بن کە داعش هاتووتیان ئیترخوا حافیز ئێمە ئێستا عێراق دراوسێمان نییە دەوڵەتێکی کە دراوسێمانە ینی خۆم و میلەتەکە ئێمە هەموو ئەمانەی لە بیرە لە ڕاستیە بەڵام عەجایبە هین نیانێ شەرم و شکۆ ئەوانیان نییە لە ڕاستیە ئەم لێدوانانەیەن ئەمە تەنیا پەیوەندی من تەسەورم وایە پەیوەندی بە ینی سێ سەبەب هەیە پارتی سوورە لەسەرمە سەبەبی یەکەمیان تۆڵەکردنەوەیە هیچ نێکی تۆڵەکردنەوە لە یەکێتی و لە عێراقیش چکە ئەم برادەرەی کە ئێستا هینە کاندیدە بۆ سەرکۆمار لە عێراق بە تۆمەتی گەندەڵی لە مەجلیسی نواب دەرکراوەتە دەرێ لە وەزیری دەرکراوە نێراتەوە بۆ کوردستان باشە یەکێکیان تۆڵەکردنەوەیە یەکێکیان هینە ینی هەژمونگەرایی پارتیە بەغای ئێرە کۆنتترۆل کردووە هەمومانی لە قاڵباوە ئەوێ بڕوا لە بەغاشا بۆ خۆیان لە ڕێگەی زۆرینەی حکوومەتی زۆرینەوە کە من لەگەڵ حکوومەتی زۆرینەم و لەگەڵ ئەوشم پارتی
بچێتە ناو ئەو حکوومەتەوە مەیان شتێکی کەیە بەڵام بۆ هەر ئەو کاندیدا ینی بۆ یەکێکی کە نەبێ مەسەڵەن هی سێمیش ئەوەیە کە طبعاً ئەگەر بچن لە حکوومەتی زۆرینەیە هەموو پۆستەکانی بەغاش بەرن بۆ خۆیان ینی ئەم سێبە بەیەکە هیچیان پەیوەندیان بە بەرژەوەندی گشتی خەڵکی کوردستان و عێراقەوە نییە بەس ئەوەی کێکێتیش دەکە لەسەر سەر و کۆمارێک لەسەر هاوسەنگی هێزبی کردبە لەسەر مافی دەستوری لەسەر موچەبی کردبە دۆخکە بەم شێوێ دەبوو شەڕەکە یەکێتیش لە پێ ناوچێوڕێ ئەزانی برادەرینە ینی فەرقێکێ لە بینی نائیب و هین فەرقیان هەیە نائیب و سەر و کۆمار نائیب لەبەر ئەوەی تۆ مکەونات هەیە ئێستا لە ناو پەرلەمانی عێراقا سونە دیفاع لە مەزلومیەتی سونەکە کورد عینەش شیعەش عینەشت باشە بەڵام سەر و کۆماری کورد نییە سەر و کۆماری هەموو عێراقە لە زاخۆوە تاوەکو فاو لەبەر ئەوە ئەو ئەرکەکانیشی هینە ینی ئەرکەکانیشی دیاری کراوە کە ئەمە ڕەمزی سیادەی دەوڵەتە هینە پارێزێ ینی سوێنەخوا کە ئەرز و ئاسمان و وەحدەی عێراق و ئەمانە ئەپارێزێ و هینە دەستوریشە پارێزێ ینی من بەڕاستی بە پێی ئەوەی کە هینە ینی مادەی چەند نەبزان مادەی مادەی 73 سەلاحیاتەکان طبعاً هەنێجار ئەوتێ نەکەن نێجار زۆر بەی وەخت ئەوتێ هینێکی تەشریفیە وەڵام لە ڕاستیە سەرکۆمار دەسەڵاتی زۆرە مجموعەیەک هەر مادەی 73 نیە مادەی 73 لە مادەی 73 مجموعەیەک دەسەڵاتی بۆ دیاری کردو و ئەڵێت ئەم دەستورەش لە مەوادی کەشە ئەو دەسەڵاتی هەیەزانی لە چەند مادەیە ڕئیس دەسەڵاتی هەیە لە مادەی 54 هەیەی لە مادە 58 هەیەی لە مادەی 60 هەیەی لە 61 هەیەی لە 61 دوو فەقەرەی هەیە لە 66 هەیەی ئەوە مادەی 67 هەیەی مادەی 73 هەمووی بە هی ئەوە مادەی 76 هەیەی مادەی 81 هەیەی ینی دەسەڵاتی زۆری هەیە لە ڕاستیە مەسەڵەن بوو شەڕەکەیەکێتی شەر لە پێناو چی شەڕەکە ئەو شەڕەکە لە پێناوی ئیمتیازاتەکان لە ڕاستیە لە پێناوی لایەنە معنەویەکەشی بگرە ینی پارتی ئێستا هەرێمی کۆنتترۆل کردووە ئەوێ بڕوا لە ڕێگەی سەرکۆماریشەوە ئەیتر خۆی بە هینە ینی نوێنەری ئەو حەدی هەموو گەلی کوردستانە ینی ئەوێ ئەمە بە هەمومان بڵێ بە خەڵکی کوردستانیش و بە عێراقیش بڵێ من نوێنەری تاکو تەنیا گەلی کوردستانە سپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوەڵاتان لەگەڵمان مێننەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت برنجی مەحموود کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێ کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی گیانی و نێودەوڵەتی ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام
جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاکزانە هەرچەندە کاک لەگەڵ کاک مەحموودیشی باسمان لە سەرۆک کۆمار کرد بەس ئەو شەڕێکی ئێستا لە سەرۆک کۆمار دەکرێت دەسەڵاتەکانی زۆرە یاخود سەرۆک کۆماری سەرۆڵێکی گرنگ دەبێت چوانێکیان دەستەڵات پێشفتی بەڵام لەگەڵ ئەوش ئێستا دەبێت هەرە و وەبزان کوتلەی بڵین سەرۆک وەزیران ڕادەسپێرێت ئەمە ئێستا بەیاخێکی زۆر گەورەی نیە لە سەرەتای پێکەنانی حکوومەتەکە یاخود دەسەڵاتەکانی چین ئەوەی کە هەیە بەڵێ لە مادە 73 دەستوری عراقی و لە چەند مادەیەکی تریش لە دەستور باس لە دەسەڵاتەکانی سەرۆکی کۆمار کرایە و سەرۆکی کۆمار ڕاستە بەشێکە لە دەسەڵاتی جێبەجێکردن لە ڕاستیدا ئەگەر هات و ڕۆلی خۆی بە تەواوی ببینێت ئەنجومەنی وەزیران بەبێ ئەو ناتوانێت ئیش بکاتن چکە ئەو بەشێکە لە دەسەڵاتی جێبەجێکردن و ئێمە لە خولی سێی پەرلەمانی عراقی کارکرا بۆ ئەوەی پرۆژەی یاسای دەسەڵاتی جێبەجێکردن ئامادە بکرێ بەڵام لەلایەن زۆرینەی شیعەوە کە نایەندەویست دەسەڵاتی ئەنجومەنی وەزیران هاوبەش بکرێت لەگەڵ دەسەڵاتی سەرۆکی کۆمار ڕێگری کە لە بەڕێوەچوونی ئەم پرۆژەیە چۆن یاسای دەسەڵاتی تەشریعی هەیە یاسای دەسەڵاتی قەزایی هەیە پێویستە یاسای شەبێ یاسای دەسەڵاتی جێبەجێکردن ئەوە لە دەستوریش ئاماژەی پێکراوە ئەگەر ئەو یاسای هەبێت ڕۆلی سەرۆکی کۆمار لە ناو دەسەڵاتی جێبەجێکردن باشتر دیار دەبێت و بەشێکە لە سوڵتەی تەنفیزی کە سوڵتەی تەنفیزی لە دەوڵەتی فیدرالی ڕۆلی کارا و یەکەمی هەیە لە ڕاستیدا سەرۆکی وەزیران لە دەوڵەتە فیدرالیەکان ئیتحادیەکان ڕۆلی کاریگەری زیاتری هەیە لە سەرۆکی کۆمار بەڵام ئەمەش لە مەهام و دەسەڵاتەکانی سەرۆکی کۆمار کۆناکاتەوە بە تایبەتی بابەتی سووربوونی لەسەر پاراستنی دەستور کامە ئەرکەشی زۆر زۆر گرنگە سەرۆکی کۆمار هەیەی دەتوانانی بەوەی ئەو پاراستنی دەستورەوە تەدەخل بکات لە زۆر بارودۆخەکان هەروەها گە سەرۆکی کۆمار نەبێ چۆن تەکلیفی سەرۆکی وزەرا دەکرێت ئەمەش ئەرکەشی تری گرنگە پاشان کەسایەتی سەرۆکی کۆمار خۆی لە خۆیدا کاریگەری دەبێت لەسەر سوچی و قورسی ئەم مەنسەبە بۆ ئەو کەسێک کە پیادەی دەکات زاری وایە ئەو کەساتە بەهێزانە کە دەبنە سەرۆکی کۆمار دەتوانن بە شخصیەتی خۆشیان بە خیبرە سیاسەکەی خۆشیان ببنە کۆکەرەوە بۆ هەموو هێزولانە سیاسەکان و لەسەر مێزی ئەوان چارەسەری کێشە سیاسی گەورەکان بکرێ و هەروە سەرۆکایەتی کۆمار دەتوانێت پرۆژەیاسا پێشکەشی ئەنجومەنی نوێنەران بکە و ڕۆلی هەیە لە دەرکردنی لێبوردنی تایبەتی و ڕۆلی هەیە لە زۆر بابەتی تر کەواتە ڕاستە بەراورد لەگە سەرۆکی وەزیران دەسەڵاتەکانی کەمترن بەڵام ئەومانەیەوانەیە کە سەرۆکی کۆمار دەسەڵاتی نییە و ناتوانێت دەورێکی باڵا بینێ لە دەوڵەتی عراقی بەڵێ ئەگە بێوێ مافە دەستوریەکانی خۆی پیادە بکە ئەو دەسەڵاتانەی کە مادە 73 دەستور پێداوە پیادە بکات ئەتوانێت کارێکی گەورە بکات و پۆستێکی تەواو تەشریفاتی نییە وەکو هەندێک کەس دەیانەوێت وا باسی بکەن نەخێر پۆستێکی گرنگە و دەتوانێت بیتە سەترێک بۆ هەموو دەوڵەتی عراقی باشە کاکزانە سەبارەت بۆی ئەگەر بەرزوتەدا و دووبارە دەرگای خۆکاندیدکردنەوە نایاسا ئەگەر لە سەرۆکاتی پەرلەمانی عێراق تۆمار بکرێ پێ دوایە حەربوسی و هەر هەتا حاکەم زاملی جێگیری یەکەم و شاخەمەن عەبدوڵڵا جێگیری دووەم ڕوبەڕووی ینی سزا ببنەوە هیچ سزایەک نادرێ ئەگە دەقەچی یاسای نەبێ لا جەریمەتەوە لە عقوبەتە ئیلا بنەس ئەوە مەبدەیەکی یاسای سزادانی عێراقیە بۆیە هیچ سزایەک دانەندراوە بۆ ئەو حاڵەتانێک کە ڕوو دەدەن بەڵام هەمومان کۆشی لەسەر ئەوەی کە ئەمە خەرقێکی دەستورە پێشێلکردنی دەستورە ئەگەر محکەمەی ئیتیحادی کەمترین ئیجرا ئەوەیە کە ئەو بەیاننامەی ئەمڕۆ ئەنجومەنی نوێنەران دەری کردووە هەڵی وەشێنێتەوە بڵێ کاندیدەکان دیارن و هەر لە نێو ئەو کاندیدانە دەبێت چێبرچێ بکرێ و بە زووتری کات هەڵبژاردننی سەرۆکاتی کۆمار ئەنجام بدرێ ئەمە باشترین عقوبەیە بۆ ئەوەی کە بیر لەوە نەکەنەوە سەرۆکاتی پەرلەمان بڕیارێک یان بەیاننامێک دەربکەن هیچ سەنەدێشی نەبێنە لە دەستور وەنە لە قانون باشە بەس سەبارەت بە پەرلەمان ئێستا
بڵێن سەرۆک کۆمار داوای تەفسیری کردووە سەرۆک کۆمار دەمێتەوە سەبارەت بە پەرلەمانیش پەرلەمانی سەتوانی کارەکانی خۆ بکات و حکوومەتەکەی کازمیش ئێستا بۆتە کاربڕێکرد حکوومەتەکە بۆتە کاربڕێکەر هەر لە دوای ئەوەی کە ئەنجومەنی نوێنەران خولی ڕابردوو کۆتایی هاتووە بوو تا حکوومەتێکی کاربڕێکەر و ناتوانێت هەندێک بڕیار و هەندێک دەسەڵات پیادە بکە بەڵام سەرۆکی کۆمار وەسف نەکراوە لە هیچ شوێنێکە وەکو کاربڕێکەر بێت لەبەرەوەی دەسەڵاتەکانی زۆر وەکو ئەنجومەنی وەزیران نییە زۆر کاریگەر بن زیاتر سەرپەرشتیاریە و ئیشرافیە و هەندێک دەسەڵاتی پرۆتۆکۆلیشی لەگەڵدایە و بەشەشی زۆر دەسەڵاتەکانی هاوبەشن لەگەر ئەنجومەنی وەزیران بۆیە بە سەرۆکی کۆمار ناگوتێ کاربڕێکەر لەبەرەوەی دەستور مافی ئەوەی پێداوە کە بەردەوام بێ لە بەڕێوەبردنی ئەرکەکانی تا یەکەم کۆبوونەوەی ئەنجومەی نوێنەرانی تازە ئەنجام ئەدرێ و سەرۆکی کۆماری تازە هەڵە بژاردرێ لە مادە دەستوریەکە باس لەوە نەکراوە کە بەردەوام بێ لە دەسەڵاتەکانی وەکو کاربڕێکەر نا بە مطلقی هاتووە والمطلق يجري على إطلاقه هەر شتێکیش بەڕەهایی باسکرا بوو هەر بەڕەهاییش تێپەڕێ بە سەرۆکی کۆمار ناگوترێ کاربڕێکەر تەنها بە حکوومەت دەگوترێ بە سپاس دەکەم کاک محمود لەو شەڕێکی هەیە لە بەغدا پارتی ویکێتی ئێستا باس دەوەکە خۆپیشاندانیش دژی یەکتر دەکەن لە مەیدانی تەحریرەداندا هەندێک پەرلەمان دەڵێن خەڵکیان بەکرێگرتووە بۆ خۆپیشاندانیان بۆ بکە هیچی تێدا لە هاوپەیمانەتی کە کردویانە بۆ خەڵک یاخود دەدات و یاخود بۆ مادەی 140 هیچی تێدایە پێشەوەی وەڵامی ئەو پرسیارێ بەمەوە گەر لە بیرم چوو لە 2010 ئەگەر بەپێی هینە و مشکلەیە لە بینی تەحالوفی وەتەنیەوەی ئەیاد عەلایی لەگەڵ دەوڵەتی قانونی مالکی دروست بوو هین بوو عینەن مشکلە دروست بوو تقریبا 4 مانگ مام خۆی بەڕەحمەت بێ لە وەختا داوای کردووە لە 13 مانگی حوتی 2010 عینەن ئەمڕۆ دکتۆر بەرهەم کردوێتی ئەو کردوێتی داوای لە محکمەی اتحادی کردووە تەفسیرێکی باتێ موقعی ئەو چییە بێ لە هینا بە محکمەی اتحادی ئەڵێ شوێنەکەی تۆ تەنظیمیە هینیە هی تەسقیتی نییە ینی تۆ سقوط ناکەی تۆ هینەکە ینی ئەو عملیەیە ئەوەی کاک زاناوتی ئەو ئەمێنێتەوە لە شوێنی خۆیە ینی ئەگەر ئەو پرسیارەشی نەکردایە ئەمڕۆ بەڵام لەبەر ئەوەی ئەم هینا ینی پارتی دەمێکە لە هینا لە باسی لە من متابعی هەردووچیانەکەم هەردووکیان وەفدی گەوریان ناردووە قسەکەریان ناردووەتە بەغا لە ئیعلامی من متابعی ئیعلامی عەرەبیەکان زیاترەکەم هەردووچیان بە دژی یەک لەوێ بۆ خۆیان شەڕیانە یعنی پارتی بەڵێ ئەرێ وەڵا پارتی تەنانەت لەگەڵ ئەوە بوو کە ئەمەی ئاخر تەفسیری محکەمەی ئیتحادی کە ئەڵێ ئەبێ نیسابی جەلسەی هەڵبژاردننی سەرۆکی کۆمار 220 کەس بێ ئەوە تەفسیری تازەی محکەمەی ئیتحادیە پارتی ئەیود نەخێر بە 165 نائب ئەمە ئەتوانین جەلسەکە بکەین و هەڵی بژێرین ینی بە ئەغلەبیەی مطلقە ئێستا پارتی چەند ڕۆژێکە باسی ئەوە ئەکات سەر کۆمار ئەبێ بڕاتە دەرەوە سەرۆکی پەرلەمان ئەبێت ئەچێ شوێنی ئەگرێتەوە وەڵام سەرۆکی پەرلەمانیش هەتا ئەگەر ئەوەش ڕووبار کێشەکە هەنامێ معقدترە بێت چکە ئەویش لە ماوەی 15 ڕۆژە ئەبێت سەرکۆماری هەڵبژێرێ سەرکۆماریش ئەگەر ئەم لایەنانە ڕێ نەکەون جەلسە نیساب تەواو نابێ ئەگەر ڕێ نەکەون 220 بە هیچ جۆرێک تەواو نابێت لە ناوهینا نیساب تەواو ناکە کە نیساب تەواو نەبوو فەقەرەی یەکەمی مادەی 68 جێبەجێ نابێت کە ئەوەیە ئەبێ ئەغلەبیەی سولوسەین ینی 2 لەسەر 3 ژمارەی نائب لە ژوورەوە بن لەو جەلسەیە دەنگ بن بۆ سەرۆک کۆمار هەردوو لە ئەتوانن هینکەن ئەتوانن نەهێڵن ئەو نیسابە بێ ئەگەر زانیان ئەو جەلسەیە لە قازانجیان تا ئێستا تا ڕێکەوتن نەکرێت سەرۆک کۆمارێک هەتا ڕێکەوتن نەکرێت ئەم مۆزەعە بەردەوامە بێ لەبەر ئەوە ناتوانن ئەوە بکەن ینی ئەوە بکەن کێشەکە قوڵترە بێت حەلبوسی ببێ بەسەر کۆمار حەلبوسی ناتوانێت ینی ئەویش لە ماوەی 15 ڕۆژە بەسەر کۆمار هەڵبژێت پێ دوایە شیعەکان دوای تۆڵی لێ بکەنەوە و متمانە لێ وەربگرنەوە لە حەلبوسی ئەگەرێکەیە ئەنجا تۆ پرسیارەکە لێ کردم وتم بیرم بخەرەوە مافە دەستوریەکان و ئەوانە بەس دوای دێنسە بەس حەلبوسی پێ دوایە دوای کێشەی بۆ دروستکەن
لا کێشە دروستکردن ئێستا ئەوان ئەغلبیان هەیە ئەوان ئەغلبیەی مطلقیان لە هینا هەیە بەس ئەغلبیەی دوو لە سەرسیان نییە ئێستا ئەم هاوپەیمانیەی کە دروست بووە ئەتوانن یعنی من لەگەڵ ئەوەم من بەش بە حاڵی خۆم لەگەڵ ئەوەم حکوومەتی زۆرینە هەبێ و معارەزەیەکی بەهێزیش لە ناو پەرلەمانە هەبێ چونکە هیچ نیظامێکی دیموکراتی پەرلەمانی لە دنیایان نییە هەموو حیزبەکانی ناو پەرلەمان لە ناو حکوومەتا بەشدار بن ئەوە بۆ 18 ساڵ لەوێ تاقیەکرێتەوە فەشەلمان هێناوە لە کوردستانیشەوە 30 ساڵە ممارەسەیەکەن و فەشەلمان هێناوە سەبارەت مافە دەستوریەکان هیچی تێدا ئەوەی کە یەکێتی لەگەڵ هەندێک لایەن بڵێن جۆرێک لە تەنسیقی هەیە پارتی لەگەڵانێک ڕێکەوتووە هیچ تێدا بۆ خەڵکۆن من نازانم ئەوە ئەبێ و پرسیارە لە خۆیان کە ئەوان لەسەر چی ڕێکەوتوون ئەوەی کە ڕێکەوتون هەتاوەکو ئێستا شتێکی نووسراویان نییە من هەر وەکو وتم لە خلالی ئیعلامی عەرەبی و متابعەیانەکەم هەرسێ لایەنی تەحالوف ئەڵێن ئێمە شتێکی نووسراوم لە بینمانە نییە یعنی جەنتڵمانیە هەر بە قسە بە گفت ڕێکەوتون ینی بەرنامەیەکیان نییە بۆ تەنیا سەدر هەیەتی سەدر 4-5 مەبدەئی طرح کردووە یەکەمیان حصر السلاح بيد الدولة مكافحة الفساد تقديم الفاسدين للمحاكمة سيادة القانون إخراج جيوش الأجنبية من العراق لهمو يعني بارتي وضع خرافة همو أمانة بارتي خوي هنا لقل سلاح حصر السلاح بيد الدولة اللي بغى لقلتي بس لهرم لقلينية دفاقيا ناخوا باشا بينك عقوشات بلين أو تيب الريوبو بس الكومار أو صدر بي الله يلا أمريكا جيش تركي بشيء تدري لكردستان شيء كاو يعني بارتي جيشي تركي لكردستان ناتواني بجي يعني أم خويان توشي كومله مشكلة من في مويا بارتي توشي كومله مشكلة جورا لما بارتي لقال أنا كودراني هذا أجنبي كان أو شرطي ده وتد نخير أو بارتي لقال مع نوي جيشي تركي لقال جيشي تحالفيشة شيعة كان لقال درشوني جيشي تركي جيشي تحالفيشة يعني أوان يعني أم هنا يعني لا هنا شيء يعني لا شيء مجاورة على الراس شلون يعني بۆچوونیان جیاوازە دوورن لە یەکەوە من نازانم لەسەر چی ڕێکەوتون وەکووتم خۆیان ئەڵێن ئێمە شتێکی نووسراومان نییە تەنیا دوای تەیاری سەدری کەوتون دوای مقتەدا کەوتون مقتەدا بە توێتێکینەکەی ڕاگرت ینی جەلسەکەی ئیلغا کردەوە بە توێتێکیش هینە ینی وەزعی وشە زێباری وتە ئێستا هەردووکیان دوای مقتەدا سەدر کەوتون بەڵێ واضحە ینی مقتەدا سەدر بڵێن یاریزانەکەیە واضحة لا سر عراق لا سر آسيا مو عراق يارزاني يكم هنا يارزاني يكم مقتطعات وتياري صديح يعني ولا لا بتنيا خوي ودريش كود يعني بتنها خوي لهمو شيعة هنا كان هنا تصوري هيزناكي لو ما في دستوري بو لكيتيو بارتي تازه لبغداد تصوري هناكي من هي جارم تو باسی مادەی سەوچل لێ کرد ینی مادەی سەوچل جێبەجێش کرێ ئێمە زۆر لە هینەکە زۆر لە ناوچانەی کە بەتەماین يعني قابلی ئەوە ناو کەرکووکیش بدۆڕێنین چکە ئێمە مادەی سەوچل سێ قۆناغی هەیە قۆناغی ئاساییکردنەوەیە قۆناغی ئەحسایە ئەنجا ئیستیفتایە ئێ باشە ئەحسا بکەی ئێمە لەو شوێنانە یعنی زۆر شوێنە دۆڕین ناوچێ جێناکۆک لەبەرەوە قورسە ینی ئەو دەست لێ شۆردون بۆ مافی دەستوری ئەوانە دەست لێ شۆردون لە یەکێتی و پارتی ئێمە کۆمەڵە شتمان ماوە ینی مەسەلەی پێشمەرگا توانن حەل کرێت مەسەلەی هینەکانمان کۆمەڵێ مادەی زۆر لە ناو هینا هەیە لە قەزانجی ئێمەیە بتوانێت هەموو مادە دەستوریەکان ئەڵێمە بە قانونێکی وەدانێ با بچن مەشغوڵ و دەنێنی پرۆژێ قانون بۆ ئەوشتان سوپاس دەکەم کاکزانە هەر خولەکێکمان ماوە سەبارەت بە کوتلەی گەورە لە ڕووی یاسایەوە چۆن دیاریکرێەوەش کێشەیە تا سەر و کۆمار دیاری نەکرێویش دیاری ناکرێت بە کورتی بێ سوپاس دەکەم ئەگەر خۆش شتێکت مابێ وەڵام من دەمێت لە کۆتایی بەرنامەکە زەخت بکەمەوە لەسەر چەند خاڵێک پێشەوەی وەڵامی تۆ دەمەوە یەکەم زەخت دەکەمەوە لەسەرەوەی کە هیچ بنەمایەکی دەستوری و قانونی نییە بۆ کردنەوەی دەرگای خۆکاندید بوون دوام دەمێت بڵێم کە ئەو ئەندام پەرلەمانە بە ڕێزانەی کە پێویستە ڕێز لە سوێندە یاسایەکەی خۆیان بخۆن بگرن
کە گوتیانە ئەحکام و تەشریعات بە ئەمانەت و بە حیات جێبەجێ دەگرین هەروە پێم وایە پەرلەمان کارێکی زۆر خراپ دەکات کە کۆبوونەوەکانی دەخاتە دوا ڕۆژەکانی مودەتی دەستوری و دەمێ بیڵێم کە ئەوەی کراوە خەرقی دەستورە پێویستی بەوەیە کە لێپسینەوەی بەنەوەێک لە ناوەکان لەگەری بکرێت بە نسبەتی کوتلەی زۆری نەش محکمە ئیتیحادی لە بڕیارە نوێیەکەی بە ئاشکرا گوتی مەجال هەیە بۆ دروستکردنی ئەم کوتلەیە هەتا تەنانەت دوای هەڵبژاردننی سەرۆکی کۆماریش لەبەر هێزەکان هەندێکیان لەگەرێک یەک دەگرن هەندێک قایمەکە یەک دەگرنەوە ئەم کوتلەیە مەفهومەکەی گۆڕا لە بڕیارەکەی دادگای ئیتیحادی ئەو کوتلەیە پاشان ڕادەسپێدرێت بە دیاریکردنی سەرۆکی وەزیران. سوپاس دەکەم سوپاس بۆرێک لە بەرەزان زانا ڕۆستایی و محمود ڕەزا سوپاسان دەکەم سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکاران و خواتان لەگەڵ.